سلێمانی چەند قاشی لە پیتزا ئیتاڵیەکە دەست دەکەوێت. بیهێنە پێشچاوت ئیتالیا پیتزایەکی گەورە بێت. 4 پارچەی سەرەوەی کە باکووری وڵاتەکەیە گەورەترین پیشەسازی ئۆتۆمبیل و فڕۆکەی لێیە. 4 قاشەکەی خوارەوەش کە باشوورە و وادادەنرێت ناوچەیەکی هەژارترە، بەڵام لە بنەڕەتدا بە پایتەختی کارگە و کارخانە گەورەکاندا دەنرێت و کاڵا و ئامێرە بنەڕەتیەکانی تێدا بەرهەم دەهێنرێت. هەموو قاشەکانی ئەم پیتزا گەورەیە پێکەوە دەیان ساڵە لە ریزی دەبەهێزترین ئابووری جیهاندان. لە ناوچەی یۆرۆشدا ئیتالیا سێهەم بەهێزترین ئابووری هەیە. ئەم ئابووریە بەهێزە هەر دەبێ وەبەرهێنانێکی بەهێزی لێ چاوەڕوان بکرێت. ئیتاڵیەکان لە دوودەی ڕابردوودا جوڵەی وەبەرهێنانیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا زیاد کردووە. لەگەڵ سعودیە و ئیمارات و قەتەر پەیوەندێکی بەهێزیان بنیادناوە و گرێبەستی دەیان ملیار دۆلاریان واژۆ کردووە. ئەگەرچی هاو بەشێ بازرگانیەکانی ئیتالیا لەگەڵ عێراق لە ئاستێکی نزمتردایە و قەبارەی ئاڵوگۆڕی بازرگانی نێوانیان لە 5 ملیار دۆلارەوە بۆ 10 ملیار دۆلاری ساڵانەیە، بەڵام بۆنی هەنگاوی گەورەتر دێت کە پێشبینی دەکرێت وەبەرهێنانی ئیتالی لە عێراق و هەرێمی کوردستان بباتە قۆناغێکی دیکەوە. سەردانی باڵیۆزی ئیتالیا لە عێراق بۆ سلێمانی و کۆبوونەوەی لەگەڵ قوبادی تاالبانی و گەورە بازرگان و وەبەرهێنەرانی شارەکەدا دەبێتە دەستپێکی ئەو هەنگاوی ئیتالیەکان و باڵیۆزیش خۆی وا دەڵێت. ئێمە هەوڵ دەدەین هاوبەشی ئابووری نێوان ئیتالیا و عێراق بەگشتی بەرەو پێش ببین. ئەم پرۆسەیەش لێرەوە لە سلێمانیەوە دەست پێ دەکەین. ئەگەر بەشێک لە هۆکارەکانی ئەم بڕیارەی ئیتالیەکان بۆ سەقامگیری ئەمنی و پێشکەوتنی سلێمانی لە ڕووی وەبەرهێنانەوە بگەڕێتەوە، ئەوە هۆکارێکی دیکە ئەوەیە کە سلێمانی دڵی پیشەسازی عێراقە و نزیکەی لە 32 پیشەسازی هەموو عێراق لەم شارەدایە. ئێستا خەڵک نازانێت لە شاری سلێمانیا لە 32 هەموو کارگە گەورەکان لە سلێمانیایە هی هەموو عێراق کامان بڵێن بە دڵی پیشەسازی عێراق بەتایکید لە 61 هەموو پیشەسازی کوردستان و لە 32 پیشەسازی هەموو عێراق لە سلێمانیایە. ئێستاش گریمانەی ئەوە بکە وەبەرهێنانی ئیتالیەکان بۆ ناو عێراق پیتزایەک بێت و بکرێت بە 8 قاشەوە. پرسیارەکەش کە داهاتوو وەڵامی دەداتەوە ئەوەیە کە سلێمانی لەکوێی هاوکێشەکەدایە و ئیتالیەکان لە کام بوار و سێکتەردا دێنە ناو سلێمانیەوە. یەکێک لە نمونەکان ڕەنگە بابەتەکەمان زیاتر بۆ ڕوون بکاتەوە. لە دروستکردنی ژێرخانی ئابووری بۆ هەرێمی کوردستان لە بوارەکانی بەتایبەت بواری کشتتوکاڵ وەکو سەرچاوەیەکی جێگرەوەی نەوت و بۆ داهاتی حکوومەتی هەرێم وایوەها بۆ پڕکردنەوەی پێداویستەکانی ناوخۆ. سلێمانی ئەمڕۆ بووە دەواازەی هاتنە ناوەوەی ئیتالیەکان بۆ عێراق و دوێنێژ لە دەرگایەکی دیکەوە پێشوازیان لە وەبەرهێنانی سعودی کردبوو کە هێزی یەکەمی وەبەرهێنانن لەسەر ئاستی جیهان. کاریگەریەکانی ئەم دوو جوڵەیە ساڵانی داهاتوو سلێمانی دەبەنە قۆناغێکی دیکەوە.